زۆر معانات شتم بینی هەستم کرد خەڵکی قاچەکانم لەدەستەدەم ئیتر لەبەرەوەش هاتم ئەمەلیات گەدە بڕینم کرد. من لە کەرکووکەوە هاتووم مەوالیدم 1963 وزنم 140 کیلۆ بوو. هاتم بۆ لای دکتۆر دلێر الحەمدولillah عەمەلیاتەکەم بە سوورک و ئاسانی تەواو بوو. لەخوا بەزێت بێ دەستی خۆش بێ خوا دەوام ئەمری بدە یا ڕەبی خوایە نمونەی زۆر بێ خوا پایداری کە یا ڕەبی هەتا بڵێ دکتۆرێکی سەرکەوتوو ڕێک و پێکە لەخوا بەزێت بێ الحەمدولillah عەمەلیاتەکەم زۆر بە ئاسانی تەواو بوو. ئەوەی کە من لێ ترسام لە بیدایەت فکرم قەڵەق بوو شتی وا نەبوو لەخوا بەزێت بێ. هیوادارم هەموو کەسێک ئەوەی بە تەمای گەدە بڕینە بێ بۆ لای دکتۆر دلێر ئینشاڵڵا خوا سەرکەوتووی کە الحەمدولillah هیچ ئێش و ئازارم نەبوو. عیلاج و شتەکانم ئیستعمال کرد لەخوا بەزێت بێ لەخوا بەزێت بێ خوایە خوا دەوام ئەمری دا میهرەبانی مستەشفایە زۆر ڕێک و پێکردن هەموو کاربەدەستەکانی گشت خزمەتکاری بینی شتی جوانەکەن یا ڕەبی خوایە خوا موفق دنیا و قیامەتیان کە سەرکەوتوو بن ئیتر لەخوا بەزێت بێتن کەس نەترسێ بەخوا عەمەلیاتە زۆر ئاسانە لە قەڵەوی نەجات دەبێتن ئەو تەندروستی وینەی جارانت بۆ گەڕێتەوە خۆتان قەلەق مەکەن دکتۆرە زۆر چاکە لەخوا بەزێت بێ خوا پایداری کە ئینشاءڵڵا. زۆر معانات شتم بینی هەستم کرد خەڵکی قاچەکانم لەدەستەدەم ئیتر لەبەرەوەش هاتم ئەمەلیات گەدە بڕینم کرد لەخوا بەزێت بێ ئێستا هەستەکەم گیانم سووکە ئینشاءڵڵا تەندروستیشم باشە بێ پەنا بەخوا. شەکرەشم هەبوو لەخوا بەزێت بێتن هەمووی کشتی گەیشتۆ تایم خۆی لەخوا بەزێت بێ الحەمدولillah زۆر باشم. خوایە سەرکەوتووت کە دکتۆر دلێر خوا پایدارت کە یا ڕەبی خوایە یا ڕەبی هەر کەسێک بەشداری کردۆ لەو مستەشفایە ئەگەر بە مەبلەغێک کەمیش بێ یا ڕەبی خوا دەوام ئەمریاندا خوا ئەجر و سەوابیان بۆ بنووسێ ئینشاءڵڵا هەر پایدار بن و هەر لە سەرکەوتنا بن یا ڕەبی. زۆر سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی